لەسەر پەیوەندیەکان نێوان هەرێم و بەغداد، پەیوەندیەکان بەکوێ گەیشتووە وەها کاریگەری پەیوەندیەکانی هەرێم و بەغداد لەسەر داهاتووی ئابووری هەرێمی کوردستان چی دەبێت؟ لە ئێستادا بە شێوەیەکی گشتی ئەو ئاڵۆزی یاخود ئەو لێکتێنەگەشتەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد هەیە کاریگەری لەسەر مورچە و ژیانی هاوڵاتیان و هەندێک باودۆخی سیاسی دروست کردو. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری شەماڵ عەبدوڵڵا کە بەڕێزیان و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە ستودیۆی هەولێرەوە میوانن. کاک شەماڵ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستانە گەرەستە گوێبیستی دەنگی من بیت. هەڵبەتە دەمەوێت لە پەیوەندیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. وەکو چاودێرێکی سیاسی ئاستی پەیوەندیەکانیان چۆن دەبینیت؟ بەیانیتان باش. سپاس. دیارە ئەگەر تەماشای ئێستای ئەو پەیوەندیانەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکەین دەتوانین بڵێن لە ئاستێکی باشدا نییە، بەهۆی ئەوەی کە ئەو ناکۆچیانەی کە چەندین ساڵە هەیە لە نێوان حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێم بەداخەوە ئەو ناکۆچیانە بە بەردەوام هەوڵی ئەوە نەدرا وەکو پێویست لە ساڵانی پێشتر چارەسەری هەموو ئەو ناکۆچیانە بکرێ بە پێی دەستور هەوڵ بدرێ ئەو مافانەی کە عێراق لەسەر هەرێمی کوردستاندا هەیەی جێبەجێ بکرێ و ئەو بۆ ئەوەی هەرێمی کوردستانیش بوارێکی باشی بۆ بڕەخسێت داوای ئەو مافانەی خۆی بکات لە حکوومەتی فیدرالی. بەداخەوە ئەم ناکۆچیانە وای کرد بە هەڵبەز و دابەزێکی زۆردا بڕوە و دوجار لە ساڵی 1970 دوای 2017 دوای ئەوەی کە بڵێن مەسەلەی ڕیفراندۆم هاتە پێش کێشەکان ئاڵۆزتر بوو و حکوومەتی عێراق بە شێوەیەکی تر تەعاملی لەگەڵ هەرێمی کوردستاندا کرد و بینیمان کە ڕۆژ بە ڕۆژ کێشەکان ئاڵۆزتر بووە و تا ئێستاش بەردەوامی هەیە و دیارە ئەوەش پێویستی بە پابەندبوونی هەردوولا هەیە بە دەستوری عێراق بۆ ئەوەی ئێمە بتوانین تەواوی ئەو مافانەی کە لە عێراقدا هەمانە وەدەستی بخەین و ئەو مافانەی کە لەسەر ئێمەیە جێبەجێ بکەین بەرامبەر بە عێراق وەکو خۆی جێبەجێ بکەین. باشە کاک شەماڵ، ئێستادا و کێشە و گیرگوفتانی لە نێوان هەرێم و بەغداد هەیە بە دیاریکراوی. با بڵێن بابەتەکە بە دیاریکراوی بە بابەتی سیاسی دەبینرێتەوە کە کاتێک شایستەدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت یاخود ئەمە لە پابەند نەبوونی هەرێمی کوردستان دەبێت؟ کێشەی ئەو کێشانە دەتوانین بڵێن کێشەکان ئەوە نییە کە بڵێن تەنها لایەنێک بڵێن ئیلتیزام بە مەسەلەکاندا ناکات و ئیلتیزام بە دەستور ناکات. نەخێر کێشەکان لە هەردوو لایە. بۆ نمونە مادەی 140 کە دەبواە لە ساڵی 2007ەوە جێبەجێ بکرابواە، بەڵام تەمەشا دەکەین تا ئێستا یەک هەنگاویش نەچۆتە پێش. ئەوە پێشێلکاریە بەرامبەر بە دەستور بۆ ئەو ناوچە جێناکۆگانەی کە هەبوون. ئەوە جگەلەوەی تەنانەت نەیانهێشتووە لە دوای 2007 نەیانهێشت کە هێزی پێشمەرگە و لەو ناوچانە جا بمینێن، کەواتە کێشەکە یەکلایەنە نییە، بەڵکو کێشەکە هەردوو لە بە پێی واقعەکان تەعامل دەکەن. ئەو کاتەی کە هەرێمی کوردستان جۆرێک لە بەهێزی تێدا بوو، جۆرێک لە تەبایی ڕیزەکانی هەبوو، هەرێمی کوردستان لە حاڵەتێکی بەهێزدا بوو، ڕەنگە ئێمە کۆمەڵێک شت هەبوو کە دەبواە جێبەجێ بکەین بە تایبەتی مەسەلەی نەوت و داهاتەکان دەبواە ئێمە جێبەجێ بکەین، نەمان کرد. بە هەمان شێوە ئەوانیش کۆمەڵێک شت هەبووە لە دەستور لەو کاتە جێبەجێیان نەکردووە. ئەو بەردەوامی ئەو ناکۆچیانە
دیارە لە ناو هەردوو لاشماندا خەڵکانێکان ڕەنگە بەرژەوەندیان جۆرێک بەرژەوەندیان لەوە داوێت کە ئەم کێشانە بەردەوامی هەبێت و لە عێراقدا بە تایبەتی دەکرێت ئێستا سوود لە دادگای باڵای فیدرالی وەربگیرێ لەوانە بینیمانە لەو ئاخیرە چەندین شت بەسەر هەرێمی کوردستان داسەپا ئەمە جگە لەوە پەرلەمانی عێراقیش ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش پاڵپشتێکی بەهێزە بۆ ئەوان و بینیمان کە لە بودجا بەڕاستی غەدرێکی گەورە لە هەرێمی کوردستان کرا کە دەبواە لە زۆربەی ڕووەکان دەبواە حسابێکی تر بۆ هەرێمی کوردستان بکرێت. باشە کەداخەوە فەرامۆش کراوە. کەواتە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی عێراق و هاوکات هەرێمی کوردستان بەکوێ دەکات؟ چۆن خوێندنەوە بۆم ئاڵۆزی دیارە دەگەڕێتەوە بەڵێ دیارە یەکێک لە خاڵی بەهێزی ئێمە وەک هەرێمی کوردستان ئەوەیە ئێمە تەواو یەکریز بین تا ئێمە بەهێز بین تا ناکۆچیەکانی خۆمان نەبینە دەرەوە و ناکۆچیەکانی خۆمان لە کوردستان جێبەجێکین بە شێوەیەکی ڕاست و دروست و ئەوە دەبێتە هۆی ئەوەی ئێمە پێگەمان لە بەغدا بەهێز بێت و هەر کاتێکیش پێگەمان لە بەغدا بەهێز بێت دیارە حسابێکی باشترمان بۆ دەکرێت بەوەی ئێستا بەڵام بەو واقعی ئێستا بەو ناکۆچیە زۆر و زەوەندانەی کە ئێستا لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستاندا هەیە بە تایبەتی هەردوو هێزە سەرەکیەکە بەداخەوە ناتوانین ئێمە هیچ خاڵێکی فشارمان هەبێ بەسەر بەغدا کە وای لێ بکەین بە پێی دەستوریش تەعامل لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات لەبەرەوە یەکەم خاڵ ئەوەیە ئێمە بگەڕێینەوە سەر خۆمان کە تەبابین بەڕاستی هێز لە تەباییدایە و بوونی هێزیش بەوە دەبێت کە جۆرێک لە عەدالەت و دادپەروەری لە نێوان لە حکوومەتی هەرێمدا هەبێت بەبێ جیاوازیکردن لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر ئەوەش بەڕاستی خاڵی بەهێزە ئەگەر بتوانین. باشە کاک شەماڵ هەڵبەتە کەواتە هەندێک کات با بڵێن جیاوازی کارکردن یاخود ئاراستەیی کارکردن لە بەغدادا کاریگەری نێرێنی لەسەر پرسەکانی کورد بەجێهێشتووە. بۆ چوونی بەڕێستان خوێنەوەی بەڕێستان لەسەر ئەم فرا کارکردن یاخود ئاراستی کارکردنە لە بەغدادا چ کاریگەریەکی بە دیاریکراوی بەجێهێشتووە؟ هیچ کاتێک کێشەکان ئەگەر لە کوردستانە هەبێ لە هەولێرە هەبێ بە دڵنیاییەوە ئەم ڕنگدانەوەی لە بەغداشدا دەبێت کەواتە دەبێ ئەولەوریەت بدەینە خۆمان لێرەوە هەوڵی بدەین هەموو ئەو کێشانەی کە خۆمان هەمانە لە کوردستانە جێبەجێ بکەین و ئەگەر ئێمە تەواو یەکریز بین بە دڵنیاییەوە بەغداش دێتە ژێرباری ئەوەی کە مافەکانمان پارێزراو بکات بەڵام وەکو باسم کرد بە واقعی ئێستا بەو ناکۆچیانەی بە تایبەتی لە نێوان هەردوو هێزە سەرەکیەکە بەداخەوە دەتوانین بڵێن هەم خەڵک و خەڵکیش بەڕاستی ناومێت بووە جگەلەوە دەبێ ئەمە هەوڵ بدەین ئەو بارگرانیە و ئەو قەیرانە زۆر و زەوەندانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لەسەر هاوڵاتیان بەڕاستی چارەسەرێک بکرێ بە تایبەتی لەسەر مەسەلەی زۆری زەریبە و ئەوانە کە زەریبەیەکی زۆر لەسەر هاوڵاتیان هەیە و ڕسومات زۆرە و ئەو شتانەی تر کە دەتوانین بڵێن بۆ تا بارگرانیەکی گەورە و قەیرانی کۆمەڵە قەیرانی ئاو کارەبا و ئەو مەسەلانەش موچە و ئەوانە دەبێت بەڕاستی شام بدەینە بەر و بتوانین بە شێوەیەکی ڕێک و پێک جێبەجێ بکەین بەداخەوە پێشتر فەرامۆش کرابوو.
باشە کاک شەماڵ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان فشارێک بەرامبەر بەغداد بەکاربێنێ کارتێکی فشار بەکاربێنێ کە پێشتر باس لەبوونی کارتی فشار کرد ئەگەر بێت و هەرێمی کوردستان بەکاری بێنێ ئەو کارتە فشارانە چی دەبن بۆ ڕێکردنەوەی بارودۆخەکە؟ کاتی ئێستادا من پێم وایە لە کاتی ئێستادا هیچ خاڵێکی فشارمان نییە لەسەر حکوومەتی فیدرالی. بۆچی؟ خاڵی فشار چونکە بەڕاستی وەکو پێشتر نین ئێمە پێشتر حکوومەتی عێراق داوای نەوتی دەکرد ئەوە نەوتەکە تسمیل کرا ئێمە ڕەنگە نسبەیەکی زۆر کەمیشی داوا دەکرد ئەو کاتەی کە حکوومەتی عێراق داوای دەکرد بەڵام ئێمە ئامادەی ئەوەمان تێدا نەبوو بە ناوی دارایی سربەخۆ و ئەو جۆرە تەعاملمان لەگەڵ بەغدادا کرد و دیارە بەغداش لە دەرفەتێکدا دەگەڕا بۆ ئەوەی بتوانێ هەژمونی خۆی بەسەر هەرێمی کوردستان زیاد بکە و تەقینەوەی ناکۆچیەکانی نێوان ئەو دوو هێزە بەڕاستی کاریگەری زۆر سلبی دروست کرد و تەنانەت ڕێخۆشکەر بوو بۆ هەندێک لایەن لە عێراقیش کە باشتر دژایەتی ئێمە بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ شەماڵ عەبدوڵڵا کە بەڕێزیان خوشاودەری سیاسی ڕاستەوخۆ لە ستودیۆ هەولێرەوە لەگەڵمان بوون.